بەناوی خۆی بەخشندە و بیرەبان سڵاوتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم لە بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام هاتمەوە خزمەتان بەرنامە و مایکی پەیامی ئەم جارها لەگەڵ گەنجان و چیر و توێژەکانی شاری سلێمانی و ناوەندی شاری سلێمانی دەرەوەی شاری سلێمانی دەبە کە بەشداریان کردووە لە فیستیڤاڵی ئەوین دەمەوێت بزانم هۆکاری بەشداریان تا چەند ئەم جۆرە فیستیڤاڵانە بە گرنگ دەزانن لەگەڵماندا بن و باگوێ بیستی سەرنجی ئامادەبووان بێت فەرموو وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أو نوريني ودلانا وشاقولي قولستانا أو نوريني شاقولي قولستانا شوقي شمعي شوانا رحمن بويبا قربانا مولاي تا چەند دڵخۆشی بۆی کە لە چارێکی یاوشەوە جەناب بەشداریەکەیت و هاوکاری دەستباریت بەنای خۆی بەخشن و میهرەبان پیشەکی زۆر بەخێرن وەڵای ئەمە زۆر دڵخۆشین ئەم ئیشە عادەتەن بە گەنج هەڵەسووڕێ ئەم گەنجانش ئەبینین کە دڵیان پڕە لە ئیمان پڕە لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە زۆر دڵخۆشین کە بەشێکین لەم پرۆژەیە و هاوکارین و ئەو کەسانەشی کە هاوسۆزن و ئەیانەوەی خۆشەویستی خۆیان دووپاتکەنەوە بۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئێمە لێرە خزمەتیانەکەین هەروەکو خی گەورە فەرمێ وەقول للناس حسنا بەو وتە جوانانە و بەو مەدح باشانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵان ئێمە لێرە هەوڵ ئەدەین کە ڕاستی دڵی ئەم خەڵکی کە لێرن خۆشکەین لەم ڕۆژگارەیە کە هەمویان تا ڕادەیەک بێتاقەت و غەمبارن بۆیە هەوڵمان ئەوەیە ئینشاءالله. ئیشارە بابەتێکی جواندا دڵخۆشکردنیان بەڵام بابەتی بەسوود هەیە بۆ دڵخۆشکردنیان بەلا ڕێدا گەنجان بەلا ڕێدا دەبەریان بە چارەکی پێچەوانی ئەم چالاکی سوود بەخشانە بە دڵنیاییەوە خۆی دوو بەش دڵخۆشکردن هەیە بەشێکیان ئەوەیە کە لە شەیتانەوەیە دڵت خۆشە بێت لەو کاتەیە بەڵام لە دوایەوە بەچەند بەرامبەر خەمبار ئەبیتەوە بەچەند بەرامبەر بێتاقەت ئەبیتەوە بەڵام بەشێکی تریان ئەوەیە کە وەکو خی گەورە ئاماژەی پێکردووە بەڕاستی ئەبێ دڵی خی گەورە لە قورئانە ئاماژەی پێکردووە ئەلا بذیکر الله تطمئن القلوب یعنی ئێمە بێ بە زیکری خی گەورە دڵمان ئیتمێنان وەرگرین لە خی گەورەوە لە پەیامی ئیسلامەوە لە پەیامی پێغەمبەران و پیاوچاکانەوە بۆیە ئەو ئەم دڵخۆشیان تا ئەبەت ئەمێنێتەوە وەکو بێخودیش ئەفەرمێت دڵێک کە نەیبێ ئیشتیاقی تۆ بە تیکە بێ مەبەستەکە ئەوەیە ئەو دڵانەی کە گۆشن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئاینە پیرۆزەکەی ئیسلام ئەو دڵانن کە دڵتەنگیان هەیە بۆ دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام دڵیان ئاوەدانە وەکو دڵتەنگی تر نییە کە لە کۆتاییە خاوەن دڵەکە زەرەری لێەکایە ئەو کەسە زەرەری لێەکە کە خەمبار و بێتاقەتە. وەکو یەکێک لە میوانە سەرەکیەکان کە چالاکیتان هەبێ پێم بڵێن تا چەند دڵخۆشم بەم بەشداریە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی بەخشندە و میرەبان. وڵا ئەم جۆرە چالاکیانە پێویستەکە مودەیەک جارێک هەبێ بەڕاستی لەبەرەوەی کە معلومە لای هەمومان ئەم جۆرە چالاکیانە زیاتر معنەویات و جۆش و خڕۆشی خەڵک بەرەوڕووی قەسیدە و مناجات و معنەویات بەرزتر و باشترەکە فهەتا ئەم جۆرە چالاکیانە زۆرتر بە ئینشاءالله خەڵکێک دڵی واڵاتر و بە مەحەبەتتر و کۆمەڵک بابەتی باشترە ببەرە و ڕووی دین و پێغەمبەری خوا صلی الله علیه و داوای ئینشاءالله بەچی بەشداریکە ئینشاءالله ئێمە وەکو گروپی بێخود بەشدارین چەند قەسیدەیەکمانێ لە خزمەتە و خۆشەویستانە خوێنینەوە. ئەوە گەنجان لە چوارچێوەی بابەتێکی ئاوە بە سوود کۆ بکرێنەوە. معلوم کە گەنجان قووەت و هێز و توانای هەر وڵاتێکن فهەتا گەنج و ئەو کەسانی کە تەمەنیان گەنجە لێرە زیاتر بن ئینشاءالله دین و تشویق بۆ دین ئینشاءالله باشتر و زیاترە بێت. وەکو سەرپەرشتیار تا چەند دڵخۆشە کە سەرپەرشتیان فیزیکال سەرتا بەنای خی گەورە بێژە سوپاسکرا سپاس بۆ خی گەورە میهرەبان ئەلحەمدولایە وەکو گەنجانی ڕێکخراوی قوتابیانی ناوەندی سلێمانی سەربەرزی بەوەی کە ئەلحەمدولای کۆمەڵە گەنجێکین ئەتوانین بە شێوازێکی ئەکادیمی
ئەم پرۆسە قورئانانە بەڕێوەبەرین بەتایبەتی هەر پرۆسێکی قورئان ئەنجام بدرێت سەربەرزانە و ئازانە الحەمدوللا کۆمەڵە گەنجی ئازا و بەجەرێک الحەمدوللا خەریکە پرۆژە قورئانانە بن بە سەرکەوتوی ئەنجام بێنێ وەکو پرۆژێکە فستیڤاڵ ئەمە بەشی شەشەمێتی الحەمدوللا بە سەرکەوتوی بەڕێوەی بین. بەناوی خی گەورە و میهرەبان دیارە کەرتی فستیڤاڵی ئاینی یا ئەدەب و هونەری ئاینی بێنازیەکی زۆر زۆری پێوە دیارە هەر جۆرە خزمەتێک بۆ ئەوەی ئەم بێنازیە قەرەبوو بکرێتەوە جێ ڕز و خزمەتێکی گەورەیە فراغ و بۆشاییە کە فستیڤاڵی ئەوینەوە 6 جارە 6 خولە 6 گەڕە پڕی ئەکاتەوە بۆیە زۆر گرنگە ئەمە مناڵەکانمان بنەوەی تازەمان بناسێنین کە دۆخی ئێمە بەم جۆرەیە ئێمە خاوەنی شانازیەکی گەورەین شارستانیەتی ئێمە لە ئەدەب و هونەری کەم نییە ئەو خۆمانین ڕەنگە کەم تەرخەمیمان کردوە یا گرنگی زۆرمان پێنەیە بێ لەبەرەوە ناساندنی ئەم حاڵەتانە ناساندنی ئەم شانازیە گەورەیە بنەوەی داهاتوو بە مناڵەکانمان شتێکی چاک و پێویستیە. مامۆستا ئاسۆتەرانە لەم دۆخەنە هەموارە سیاسی ئابووریەشە دەرفەتێکی وا پێویستەوانە خەڵک زۆر ماندووە مادەم خەڵک ماندووە هەر دەرفەتێک بۆ حەوانەوەی دەرونی خەڵکی شتێکی چاکە بەتایبەتی ئەم ڕوانگەی حەواندنەوەی لە ڕوانگەی ئاینیەوە بێ کاریگەری زیاتری هەیە خەڵک کاکە مۆسیقا لێدا میوزیک لێدا هەیە سەماکە هەیە چی ئەم شتانەمان زۆرە بەس تۆ چ ئەوەی لە بواری ئاینیە کە پێویستی هەمومانە و هەمومان کەس بێ منەت نییە لێی کەس بێ پێویستی نییە لێی بتوانین لەم بوارە ئەمە پڕبکەینەوە شتێکی زۆر زەرورە ئەم دۆخە ئەوەندە پێویستی بەوەیە حەقوا بۆ هەموو هەفتەیەک فستیڤاڵێکی ئاینی لەم جۆرە بکرێت بۆ خەڵک ئاسوودە بێ یانی بەڕاستی من وەکو خۆم ئەم جۆرە فستیڤاڵانە بە شتێکی زۆر باش ئەزانم چونکە بەڕاستی ئێمە لە مەشغەڵەت و لە سەرقاڵی ڕۆژانەی خۆمان لەوانەیە لایەنی ڕۆحی خۆمانمان بیرچوو بێتەوە بەڵام کە بەشداری شتێکی ئاواهەیە کە ئین فستیڤاڵێکی ئاوایی لایەنی ڕۆحی و ئیمانیەکەمان زیاتر بتەوترە بێ ئەم دۆخە سیاسی ئابووریەش وەزای زۆر نا لەبار زۆر نەینا ئەم بابەتە بۆ ڕۆحیش پێویستە بۆ ئارامبوونەوە بە دڵنیاییەوە ئەوە گومانی لێ ناکچووکە بەجددی کە ئەچتە ناو فەیسبوک نازانم من وەکو خۆم بارانە لە فەیسبوک لە فەیسبوک یعنی هیچ خۆشیەکی لە دڵی ئینسانان نەهێشتوێتەوە بەس ئەمە لانێکم هەر دوور تەقاتەوە لەو بابەتانە بەناوی خۆی بەخشندە و میرەبان سەرەتا دەستخۆشیەکەم لە برایان و خوشکانی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە هەستاون بە سازکردنی ئەم چالاکیە لە ڕاستیدا بەتایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆر گرنگ ئەم جۆرە چالاکیانە کە هۆکارێکە بۆ زیندوکردنەوەی هونەری ئیسلامی کە ئێستاکە لای زۆر کەس واڕوونە کە هونەر تەنها بابەتێکی دوور لە شەرع و بۆ کۆمەڵە کاری ناشەرعی بەکاردێ ناوەندی سلێمانی توانیویانە ئەو بیرۆکەیە ناو گەنجانە دروستکەنەوە کە بەڵێ ئێمە وەکو مسلمانان و وەکو ئیسلامیەکان ئێمەش خاوەنی هونەرین و خاوەنی کلتوری خۆمانین و پێویستە کە هەموو جیهان بزانێت کە هونەرێک هەیە بە ناوی هونەری ئیسلامیەوە کە زۆر گرنگە مرۆڤ بەشدار بێت کە هۆکارێکە لەوەی کە مانایەکی جوانتر بە هونەرە درێت و با بڵێن مانایەکی جوانتری بەبەرە ئەکرێت تا چەند گرنگیشە کۆبوونەوەی ئەم گەنجانە ئەم چین و توێژانە لە دەوریەک و تەنانەت تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش هەیە مەسەن لە شاری کەلارە و بۆ سلێمانی هاتووە بەڵام دۆستەکانی لە سلێمانی ناسراوی لە سلێمانیە
ئەم یەکتر بینینە ئەمەش لایەنە کۆمەڵایەتەکە پتەوتر ناکات. بێگومانم یەکتر بینینە هۆکارێکی زیاتر پتەوکردنی لایەنی کۆمەڵایەتیە سەر ڕایەوەی کە هۆکارێک شەبوو یەکتر ناسین کە سوپاس بەخوا لەم هەوڵە گەورەیە کە الحەمدولیلا پڕ بووە سیرەکەی چەندەها گەنجیتیایە کە بۆ ئامانجێکی پاک و چاک هاتوون و لێرەیە کە ناسن کە ئەمە بێتەوە ئەوەی کە برایەتیەک پتۆ بێت لە نێوانیانە کە هۆکارێکە بۆ لێکردنەوەی شارەکان و دژی ئەو بابەتەیە کە ئێستا شارچێتی هەندێک جار هەوڵ درێ بە دەستێک دروست بکرێت ئەمە هۆکارێکە بۆ تێکدانی ئەو نەهێشتنی ئەو شارچێتی و هۆکارێکە بە پتۆکردنی برایەتی لە نێوان شارەکانە. هەر بە نمونە جەناب لە گەرمیانەوە هاتووی زۆرێک لە دۆستەکانی لە سلێمانی زۆرێکیان لە سلێمانین و لێرەش خەڵکی زیاتر و تازەدریش ئەناسم کۆمەڵی برایەتیە لە هەولێرەوە هاتوون کۆمەڵی برایەتیە لە سۆرانەوە هاتوون برایەتیە لە شوێنی ترەوە هاتووە کە ئەمە هۆکارێکی باشی لێک نزیک بوونەوەیە بێگومان. لشواني مناڵی هاو دەمی ژینەمای تێکەڵاوی دەستان خۆش بێ خوای گەورە سەلامەتان کە بەڕاستی ئەم فیستیڤاڵانە فیستیڤاڵی زۆر تایبەتن لە چەند ڕوویەکەوە یەکەمیان کەسانی ئازیز و خۆشەویست تێدا دەبینیەوە دەرفەتێکە بۆی کە یەکتر بناسن دووەم ئەو سۆز و محیبەت و خۆشەویستێکەوە لێرە بۆ پێغەمبەری نازدارمان درود و سلامی خوای لەسەر بێت دەردەبڕدرێت لە کەم شوێن دەردەبڕدرێت بەڕاستی ئەوە دەرفەتێکە بۆ ئەوەی ئەو خۆشەویستێت لە بۆ پێغەمبەر تازە بکەوە پەیامەکەت بگەێنی و بەڕاستی لە ڕۆژگاری ئەوڕۆ ینی ترسێک هەبووکەوە ئەم هۆڵە قەرەباڵغ نەبێ بەهۆی ئەو مەترسیانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ هەیە ئەو ناکۆچی و ناڕەحەتی و شەڕ و ئاژاوی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەیە بەڵام ئەوەی کە لێرە دەبینرێت خۆشبەختانە خۆشەویستی لە بۆ پێغەمبەر خۆشەویستی لە بۆ ئیسلام خۆشەویستی لە بۆ ڤیسیڤاڵێکەوە ئامانزلەی خزمەتکردنی دینە و خزمەتکردنی کولتوری ئیسلامیە هونەری ئیسلامیە بەڕاستی سلماندیان خەڵکی سلێمانی و ناوچەکانی دیکەی دەوروبەریکەوە خۆشەویستیان لە پێشترە وەک لە هەر شتێکی دیکە لەو ترس و تۆقانێکەوە هەیە. ئیشارەتی بابەتێکی جواندا لە هەمان کاتە لەم دۆخە جەنجاڵەیە بابەتی ئاواش گرنگە پێویستە بۆ هێوربوونەوەیەک بۆ پشودانێکی کوتۆتا جەنابەت ئەمڕۆ ڕۆژی پشود بووە لە هەولێرەوە هاتووی بەخێربێ کەواتە ئەمە دەرفەتێکی باشە یعنی پشودانێکە لێرە نەکەوەی ماندوو ببیت. لانی ڕۆحی هەر ئینسانێک زۆر گرنگە بەر لەوەی لانی ژەسەی سیر بکەیت دەبێت لایانی ڕۆحی ئینسانەکان سیر بکەیت ئەم ڤیستیڤاڵانە گرنگی بە لایانی ڕۆحی ئینسانەکان دەدەن ئەو لانی ڕۆحیە گرنجەکەی لەوەدایە کەوا دەروونت ئارام دەکاتەوە و توانێت یاخود مادووبوونی جەستەیشت لەبیر دەباتەوە ئەگەرچی ئێمە لە هەولێرەوە هاتوین بەڵام ینی مادووبوونی جەستەی هیچ بەلامانەوە گرنگ نییە مادووبوونی ڕۆحی لێرە پشوو پێ دەدەین و بەدڵنیایەوە چاوەڕێی ئەوەنکەوە کاتێکی زۆر تایبەت لەم فیستیڤاڵە بەسەبەرین ئینشاءالله. مدرسەی عیلم و عیرفان قورئان باخ و بەهاری دڵانە قورئان مدرسەی عیلم و عیرفان قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان قورئان ئەمە وەکو یەکێک لەو بەشدارانی کە بەژای فیستیڤاڵی ئەوینت کردو لە پەراویزیدا ئەم تابلۆیە ئامانجل لە زۆر باشە ئامانج لە نەخشاندنی ئەم تابلۆیەکی ئامانجەکەمان ئەوەیە پێشەوە شتەگەیانی پەیامێکە ئەتر ئێمە بە ڕێگایکی خۆمان ئەیگەێنین کە ئەویش ڕێگای خۆشنووسیە پێشتر کە بەشداریمان کردووە بە شێوەیەکی یاسایی فێر بووین
و ئێستاش پێشەنگامان بۆ کراوەوە و بۆ شێوازەمانە پامەکەی خۆمان بگەین هەر یەکە بە ئاەتێک یا بە فەرمودەیەک یا بۆتێکی جوان بەشدارە. ئەم ئاەتەمان بۆ ڕوونکەی ئەم نووسینەمان بۆ ڕوونکەیتەوە و شێوازی نووسینەکەی بەچی نووسی؟ شێوازی نووسینەکە بە خەڵی کوفی فاتمی نووسیومە. ئاەتێکی سوڕەتی مەریەمە فەناداها من تحتها ئەلا تەحزەنی. کاتێککە خۆی گەورە بە خاتوو مەریەمە فەرموویەکە چۆڵی بانگیەکە لە ڕێگەی فریشتەیەکەوە کە خەفەت نەخوا و ئەگەری خەتی تابلۆکەش بدەن وشەی تەحزەنم بە شێوەیەکی زۆر بچوو نووسیوەواتە لە هەموو بارودۆخەکە لە هەموو کاتێکە ئەگەر خۆی گەورەمان لە پشت بێ خەم و خەفەت بچووکە زوو کۆتاییەت بۆیە بۆ شێوازە نووسیمە کە ئەو پەیامە بگەێنم. تا چەند فیستیڤاڵی ئەوینت لا گرنگە و بەشداریشی کردو بەم چالاکی تا چەند گرنگە ئەم جۆرە فیستیڤاڵە بۆ گەنجان؟ وەڵی بەڕای من زۆر گرنگە کە پیلانی کەم یعنی ساڵانە شتێکی ئەوە بکرێتەوە لەبەرەوەی یعنی هەتا هەر کەسێک نێتە ئێرە نازانێت کە چێژێکی هەیە هەم لە ڕوە با بڵێن عیرفانیەکەەوە هەم لە ڕۆدینیەکەەوە ئەوەشی کە بەشدار نەبێ نازانێت بۆیە پێویستە هەر لانی کەم یعنی ساڵانە فستیڤالێکی ئاوارێک بخرێ. چونکە قورئانە ڕازی دەرومە دڵم کامیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەرومە شەوکە لێڵایی چاوانمەگەرێ نوری قورئانە دنیا داگرێ تیشتی ڕەوشەنی ئەدا لە سینە. خۆی هەچەنە ئەم فیستیڤاڵانە مەفروض بوو هەموو هەمیشە هەوێ هەموو کات لەبەرەوەی مسلمانان کە لەگەڵ ژیانیانە قورئان خوێندن و بڵێن ئەم هینانە هەمیشەی لەگەڵیان نابێ بەزیتر کام زروف ئەوەی لێ هاتووە بڵێن خەڵکی تۆزێک پابند نییە بەینەکانەوە ئەمانە ضرورەتێکە بۆ یادخستنەوەی خەڵکی جناب دەڵێمە ئاسوودەییەکە بۆ هەڵێ ئاسوودەیەکە بۆ ڕۆحی مرۆڤ چونکە مرۆڤ دوو بەشە بەشێکی مادی و بەشێکی ڕۆحیە چۆن پێویستمان بە خۆراکی مادی هەیە ئەوەش پێویستمان بە خۆراکی ڕۆحی هەیە ئەمانەش بۆ ئەوە ضرورە کەوا هەوێ هەمیشە سپاسدانەکەم. مامۆستا زۆر تا چەند بە پێویستی زانی ئەم جۆرە چالاکیانە؟ بسم الله الرحمن الرحیم. ئەم جۆرە چالاکیانە زۆر پێویستە بۆ گەنجان بۆ هاوتەمەنەکانیان کە بەگوڕبێنەوە بۆ ئەوەی بزانن کە فیستیڤاڵی ئەوین کە چەندێ بەهرەدارە بۆ گەنجان بەو شێوەی ئێستا من نیشان نەچوومەتە ژوورە بەڵام ئەوانەی کە بەشدار بوون تیان هەمووی کەسانی دیار و بڵێن بەناوبانگن اینجا ئەم گەنجانش دێرە بین ئەگەر شەحن نەکرێنەوە بەڕە تووشی مەویسی و تووشی بێتاقەتیە بن. ئەم دۆخە سیاسی و ئابووری سەربازی دروست بووە خەڵک بێ هیواکە پێویستمان بە چالاکی و فیستیڤاڵی هاوشێوەیە بەتاکی خەڵک لە بێتاقەتی و لە ناخۆشی و لە بیمەعاشی و لە یەئسیەکایە پێویست بەمەیە کە خەڵک بە هیوا بێتەوە بۆ بە شێوەیە بێتەوە کە خەڵک هیوا پێیاکاتەوە دڵی خۆش بێت ئەمەلێکی بۆ پێیا بێتەوە. گوێڕادێرن بۆ ئەم چیرۆکەی مستەفا ئەو وەستا بوو ڕۆژێ لە ناو سوپای ئیسلام ڕیزەکانی ڕێکداخست هەروەک ڕیزی نوێژ هەروەک و پایە و بربەستێکی بەهێز ئەولانێ و ڕیزەکەندە هات و دەچوو کاسێک هاتە پێشەوە و لا ڕیز دەرچوو ڕیزی تێکدا بوو بە هاتنە پێشەوەی. پێشەکی بە خێراتنتان دەکەم زۆر باشە و زۆریش گرنگە بۆ پێرەوە پێشبردننی یعنی پەروەردەکردنی ئافرەتان و کۆمەڵگا بەگشتی دەستان خۆش بە ئیشێکی باش دەکەن. کێوە هاتووی؟ وەڵی هەر لێرەوەم بەڵێ لە ڕزگاریەوە هاتم. بەخێربی لەم کەشە هەموارەدا فیستیڤاڵی هاوشێوە بۆ ئاسوودەبوون پێویستەوانی ئەو زۆریش پێویستارێ وەڵا لەبەرەوە یعنی کەسەکان لە ماڵەوە هەمویان مشەوەشن خەم دەخۆن خەفەت لە بار زروفەکە دەخۆن بەڵام بە شێوازێکی ئاوادێنە دەرەوە یعنی ئەو شێوە ئەو تۆزێک هەمەی ئەویان لە دڵ دەچێتە دەرەوە یعنی باشترە ڕەوشی خەڵکەکە بەرەو ئاسوودەیی دەڕوات بۆن دەبیر لە ناهەمواری ئەو وەزع ناکەنەوە.
ولرم بو مدينة بو سرداني پیغمبر ولرم بو مدينة بو سرداني پیغمبر تشاد بدلي تنقم بزاتي باشي سروير تشاد بدلي تنقم بزاتي باشي سروير شيرينا تنشيرينا پیغمبر ما شيرينا يا شيرينا تنشيرينا پیغمبر ما شيرينا يا برين وصار جنابي حتى نتما مدينة يا أضلي من صار جنابي تانا قام مدينة يا تاچن بأم جور شالاكيانا بقريق بسم الله الرحمن الرحيم والله هتاوكو زور بباش وزور خوش حالم كبشداري جمتيايا خواهی گەورە موفقیان کا و خواهی گەورە سەرکەوت و سەرفرازیان کا کە ئەم کاریان ئەنجام داوە. سایتر بەرەو تاقیکردنەوەکان ڕێنەوە ئەم پشودانەش لەم کاتا پێویستە بۆ ئەوەی گروتینێکی زیاترتانە بێ بۆ ئەوانەی کە بەدایبەتی لە قوتابخانەکان و لە زانکۆ پەیوەندەکان. بەڵێ بەتاکید ڕۆڵێکی بەرچاوی و گرنگی هەیە ئەم جۆرە فێستیڤاڵانە هەر بۆ گەشتێکی بۆ ئیمانی و ڕۆحی و بە تەواوی کارێکی زۆر باش و گرنگە. تا چەند بە گرنگی شێزانی کە ئەوەی کە زۆرێک لە هاوڕێکان کە دۆستەکان لێرە ئەبینیتەوە وە کۆ بنەوە لێرە یەکتریە بینەوە مەش لایەنە کۆمەڵایەتەکە پتەوترەکە. باڵە زۆر پتەوتریەکات و زۆر کاریگەری هەیە لەسەری و لەو قەناعەتام کە باشتر بێ بۆ پتەوکردنی سیلێ ڕەحم. خادم شرعي نبوي وملة دينا معلوم توضو خزمتي سالاري مدينة وامزاياني كفوتا ونفوتا وەکو گوێبیستبوون بەشێک لە ئامادەبووان پێیان وابوو کە ئەم جۆرە فیستیڤاڵان دەرفەتێکی باشە دەربازیان بکات لەو دۆخە داراییە سەختە بۆ ماوەیەکی کاتیش بێ و دووریان بخاتەوە لەو کێشمە سیاسی و سەربازیانەی کە لە وڵاتانی هەرێمی و دراوسێدا هەن بۆ بەشێکی دیکەشیان بە پێویستیان زانی لەوەی کە منداڵەکانیان بەم جۆرە چالاکیانە ئاشنا بکەن تا ئەوەی لەم ڕێگەیەوە ئەو ڕێگایی کە چەندێکە گرتویانەتە بەر کوێر نەبێتەوە وە بەردەوام خۆشەویستانی پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم ڕێگاکەی ڕۆشن و پڕ بن لە خوێن گەرمی و هاوڵاتی و موسڵمان و چین و جۆشە جیاوازەکان. تا بەرنامە و بە یەکگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوتایەتان دەسپێرم کە سوپار دەزایە ناکات.